سەبارەت بە شەڕی ئیسرائیل و حەماس و ئەگەری وەستاندنی ئەو شەڕە میوانێکمان لەگەڵدایە لەگەڵ ئەو قسە و پرسی زیاتر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز ساموئێل وەربەرگ گوتەبێژی هەرێمی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕاستەوخۆ لە دووبەیەوە لەگەڵماندایە. بەڕێز وەربەرگ شەوتان باش، سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. بەڕای ئێوە شەڕی غەزە بەرەو کوێ و بەرەو چی دەچێت؟ ئێوارەتان باش سلااو ڕێز بۆ کەناڵی کوردستان 24 بۆ ئەم میێوانداریە زۆر سپاس. هەروەکو جێبیست بووین لە بەڕێز بلینکنەوە لە کۆتایی سەردانەکەیدا بۆ میسر و بۆ قەتەر ئەو گوتی کە ئێمە دەمانەوێت کەوا بەردەوام بین لە تەواوی کۆشە پێویستەکان بۆ کۆتایهێنان بە شەڕی غەزە. ئەمە قسەی بەڕێز بلینکنە گوتی کەوا بەڕاستی کە درز و کەلێن هەیە لە نێوان حەماس و ئیسرائیلدا، بۆیە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە هەماهەنگی لەگەڵ قەتەر و میسردا بەڕاستی ئێمە پرۆژە پێشنیازێکمان پێشکەش کردووە بۆ پڕکردنەوەی کەلێنەکان، چونکە ئێمە پێم وانێ ئەوەی کە سەرۆک بایدن گوتوێتی نزیک 2 مانگەی لەومە بەر ئەوەیە ئەو چوارچێوە ڕێکەوتنێ دەبێت کاری لەسەر بکرێت. ئێمە پێویستە ئەو ڕێکەوتنە جێبەجێ بکرێت. ئێمە بەڕاستی دەزانین کە ناوەڕکەکەی چی تێدایە، بەڵام هەندێک ولا وردەکاری و ناوەڕۆکی هەیە سەبارەت بە جێبەجێکردنی ڕێکەوتنەکە. ئێمە جەخت لەسەر ناوەڕۆکی ڕێکەوتنەکە دەکەینەوە. وەزیر بلینکن جەختی لەسەر ناوەڕۆکی وردەکارەکان کردوتەوە لە گفتوگۆکانیدا لەگەڵ کۆبوونەوەکانی لەگەڵ بەرپرسانی ئیسرائیل و بەرپرسانی قەتەر و بەرپرسانی مەسری، کەواتە ئێستا ئێمە بەردەوام بین لە گفتوگۆ و دانوستانەکاندا. لە هەمان کاتدا پێویستە ئایا هەردوو لایەنی ئیسرائیل و لایەنی حەماس ئامادەن بۆ ئەوەی کەوا ئەم ڕێکەوتنە قبوڵ بکەن. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا توانای ئەوەی هەیە کە فشار بکاتە لەسەر ئیسرائیل. لە هەمان کاتدا بەڕاستی پەیوەندێکی ناڕاستە خۆمان هەیە لە ڕێگەی نێوەنجیریەوە لە ڕێگەی قەتەر و میسرەوە لەگەڵ حەماسەوە، کەواتە پێویستە ئێمە بەردەوام بین لەگەڵ تەواوی لایەنەکان بۆ ئەوەی کەوا ئاگربەست ڕابگەیەنرێت و کۆتایی بەم شەڕە بێت. زۆر باشە، کەواتە بەڕێز وەربەرگ یعنی ئەمریکا ئێوە ڕشتن لەسەرەوەی تا کۆتایی پێداگرە لەسەرەوەی ئاگربەست ڕابگەیەندرێت. بەڵێ ئێمە خوازیارین کەوا بە زووترین کات ئاگربەست لە غەزە ڕابگەندرێت، چونکە هەر ئاگربەستێک لەو چوارچێوەی کەوا سەرۆک بایدن پێشکەشی کردووە. ئێمە قسە لەسەر 3 قۆناغ دەکەین. قۆناغی یەکەم بریتە لانی کەم 6 هەفتە لە ئاگربەست. هەر ئاگربەستێک بەڕاستی ڕێگە بەگەلی فەڵەستینی دەداتکەوە ئاسایشی بۆ دابین دەکات، دەتوانن بگەڕێنەوە بۆ ماڵەکانیان لە تەواوی کەرتی غەزە. لە هەمان کاتدا هەر ئاگربەستێک بەڕاستی ڕێگە دەدات بە ئازادکردنی بارمتەکان. لە هەمان کاتدا زیادرکردنی هاوکارە مرۆیەکان بۆ کەرتی غەزە. گرنگترین شت بۆ سەبارەت بە ئێمە ئەو دانوستانانەیە بۆ گەیشتن بە ئاگربەست لە کەرتی غەزە. زۆر باشە، بەڕێز وەربەرگ بخۆشت باشە ئاگاداری بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا نزیکەی 9 جار سەردانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کردووە. پێ دوایە هیچ شتێکی گرنگی بەدەست هێنابێت لەم سەردانەدا؟ هەموو سەردانێکی وەزیری دەرەوەی ئەمریکا بەڕاستی ئێمە شتێکی بەدەست هێناوە. ئێمە پێمان وایەکەوە بەڕاستی هەنگاوی خۆمان دەنین لە دانوستانەکان و گفتوگۆکاندا، بەڵام دەبێت ئەوەش بزانینکەوە ئەم گفتوگۆ و دانوستانانە بەردەوامیان دەبێت وێڕای ئەوەی کەوا ئەگەر وەزیری بلینکن لە ناوچەکە بە یاخۆ لە ڕێگەی تەلەفۆنەوە لە ڕێگەی ئینتەرنێتەوە ئێمە گفتوگۆمان دەبێت بەڕاستی لەگەڵ ئیسرائیلەکان لەگەڵ قەتەری و مسریەکانیشتا. ئەمانە بەڕاستی نێونگیرن لەگەڵ لایەنی حەماس، کەواتە کاتێکەوە بەڕێز بلینکن سەردانی ناوچەکە دەکات ئەو هەوڵ دەدات بەڕاستی دەیەوێت کەوا ڕێکەوتنێک هەبێت، ڕێکەوتن هەبێت لە ئەو ڕێو شوێنانەی کە دەبنە هۆی ڕێکەوتن لە هەمان کاتدا. بەڵام لە کۆتایی بابەتەکەدا بەڕاستی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و مسر قەتەر یاخود هەر لایەنێکی دیکە یاخود بڵێن ئیرادەی خۆی ناسەپێنێت لە کۆتاییدا. ئایا کۆتایی ئەم شەڕە چۆن دەبێت؟ بەڕاستی کۆتایی ئەم شەڕە بەڕاستی دەبێت ڕێگەی گفتوگۆی دیبلۆماسی و حەماس و ئیسرائیل بێت. لەگەڵ ئەمەشدا هەموو ئەو شەڕ و کوشتارەی کە ئەو وێرانکاریەی کە ڕووی داوە بەڕاستی هیچ چارەسەرێک لە ڕێگەی تونوتیژیەوە ناکرێت.
تاکو ئێستا هیچی بەدەستی ئەمەمان بینی لە دەمانجی ڕابردوودا توندیژی چارەسەر نییە کەواتە پێویستە دانوستان چارەسەر بێت ئێمە خوازارین وەکو ئەمریکا هەردوو لایەن حەماس و ئیسرائیل ئاگربەست ڕابگەینن بە زووترین کاتدا. باش بڕێژ وەربێت کەواتە ئەمریکا هەماهەنگی باشی لەگەڵ وڵاتانی عەرەبی بە دیاریکراویش وڵاتانی کەنداو هەیە بۆ چارەسەری کێشەکە؟ بێگومان بە دڵنیاییەوە سەبارەت بەو دانوستان و گفتوگەیەنەدا بۆ کۆتاهێنان بە شەڕ لە غەزا هەماهەنگێکی زۆرمان هەیە لە نزیکەوە لەگەڵ قەتەر و لە بەتایبەت لەگەڵ مسر چونکە ئەم دوو وڵاتانە کاریگەریان هەیە لە هەمان کاتدا پەیوەندیان لەگەڵ بزوتنەوەی حەماس هەیە بەڕاستی ئێمە پەیوەندی بەردەوامان لەگەڵ هەردوو لایەنی لەگەڵ تەواوی وڵاتانی ناوچەکە بەتایبەت وڵاتانی کەنداو لە هەمان کاتدا وڵاتانی دیکەش لە وڵاتانی عەرەبی چونکە هەموو وڵاتانی جیهان کاریگەری خۆی هەن هەیە دەیانەوێت کەوە بەڕاستی ئەم جەنگە ئەم شەڕە کۆتایی بێت کەواتە ئێمە هەمیشە پەیوەندیێکی بەردەوامان هەیە لەگەڵ وەزارەتی دەرەوە گوێویست دەبین لە کۆشکی سپی لە نێوان گفتوگۆ هەیە لەگەڵەوە سەرۆک بایدن و هاوتاکانی دیکەیدا بەڕاستی ئێمە پێویستە بەو ئاراستەیە بەردەوام بین چونکە هەموو گەلاری ناوچەکە جەخت دەکەنەوە کە پێویستە ئەم شەڕە کۆتایی بێت لە غەزا. زۆر باشە بەڕێزە وەربۆر کەواتە بۆچی وەستاندنی شەڕی غەزا بینی ئیسرائیل و حەماس هەروەها ئارامکردنەوەی ڕەوشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەلای ئەمریکاوە گرنگە؟ بۆ چونکە ئێمە پێمان وایە یەکەم شت کە گەگنیترینە نیە گەلی فەڵەستینی بەڕاستی مافی خۆیانە کە ژیانێکی شەرەفمەندانان هەبێت دوور لە شەڕ و کوشتار و بەرپرسیارەتی خۆمان لە ئەستۆ بگرین لە هەمان کاتدا بۆ چونکە بەڕاستی بزوتنەوەی حەماس ئەم شەڕەی دەست پێ کردووە لە 7 ئۆکتۆبرەوە ئێستا بزوتنەوەی حەماس بەڕاستی وەکو خەڵغانی مرۆیی گەلی فەڵەستینی بەکاردەهێنێت کەواتە بەڕاستی پێویستە کەتی غەزا بەڕاستی شوێنێکی ئارام بێت کە خەڵکی فەڵەستینی گەلی فەڵەستینی تێدا بژێت لە خۆراک و ئاو خزمەتگوزاری هەبێت تەواوی پێداویستەکانی ژیانیان هەبێت پێداویستە بنچینەیەکان لە هەمان کاتدا ئێمە پێمان وایە بەڕاستی پەیوەندی تون و تۆڵ هەیە لە نێوان ئەم ململانەیە لە کەتی غەزا هەروەها لە ململانەیەکە لە سەرسنووری لوبنان و ئیسرائیل لە هەمان کاتدا هێرشی میلیشە حوسیەکان چۆن کاریگەریان هەبوو لەسەر کەتی غەزا وەکو پاسایەوێکی بێبنەمایە بەڕاستی بەڵام بەڕاستی حوسیەکان دۆخەکان قۆسۆتەوە شەڕی غەزان قۆسۆتەوە بۆ هێرشی تیرۆریستی لەسەر کەشتەکان لە دەریادا کەواتە ئێمە پێمان وایە بەڕاستی کار بکەن بۆ ئەوەی ئەم شەڕە کۆتایی بێت چونکە ئەم شەڕە ئەمە بەڕاستی ئەو شەڕەی کە هەیە لە پێناو گەلی فەڵەستینی کۆتایی بێت لە هەمان کاتدا ئێمان پێوە ئەوەش گوێبیست بووین لە بەڕێز بلینکردنەوە ئەم کۆتایی هاتنی ئەم شەڕە بەڕاستی کاریگەری دەبێت لەسەر هێورکردنەوەی دۆخی ناوچەکە و ململانەکانی ناوچەکە لە هەمان کاتدا. زۆر باشە زۆر بەڕێز ساموئێل وەربەرگ گوتەبێژی هەرێمی وەزارەتی دەرەوە ئەمریکا ڕاستەوخۆ لە دووبەیەوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش.